سەرۆک بایدن لە دیمانەیەکدا باز لەگەلێ دۆسەی پەیوەندیدار دەکا بە ئەمریکا و هاوڵاتیانی ئەمریکاییەوە. کەمایەتی ئاینیەکانی تورکیا زیانی گەورەیان بەرکەوتووە بەهۆی بوومەلەرزەکەوە. لە مۆسکۆ دادگاییکردنی ڤلادیمیر کارامۆرزا کەسایەتی ئۆپۆزیسیۆن دەست پێ دەکات. جه دنگ امریکا ل واشنطن پایتخت سلاو و رزن هفکاری من بلین صالح و من صالح دمیجر ام برنامه کنویا کرد کانکشن جورا پیشکش دیکن. خوش هاتنەوە بۆ کورد کۆنێکشن و دەستپێکی ئەمڕۆشمان بە زانیاریە لەسەر دواترین دیمانەی سەرۆکی ئەمریکا. سەرۆک بایدن لە یەکەم دیمانەیدا لە وەتای چۆتە کۆشکی سپی لەگەڵ دەیلی شۆ باس لە ژمارەیە دۆسەی تایبەت دەکات لە پەیوەندی بە ئەمریکا و هاوڵاتیانی ئەمریکاییەوە. سەرۆک بایدن لە دیمانەکەیدا باسی لە دۆسەکانی گۆڕانی کەش و هەوا و ئاسایشی وزە و هەروەهاش مافی هەوڕەگەزخوازانی کردووە. لە وەڵامی پرسیارێکی کاڵپێن سەبارەت بە لێخۆشبوون لە قەرزی خوێندن و ئەگەری ئەوەی دادگای باڵای ئەمریکا بڕیارەکەی سەرۆک بایدن هەڵبوەشێنێتەوە، سەرۆکی ئەمریکا دەڵێت لەگەڵ ژمارەیەکی بێشماری ئەکادمیستیەکاندا قسەی کردووە و پیان وتووە ئەوانەی خەڵک بخەنە بەردەم ئاڵنگاریەوە هیچ پێگەیشیان نییە. لەسەر ئاسایشی وزە سەرۆک بایدن و دیمانەییدا دەڵێ گەورەترین پلانی تایبەت بە ژینگەی پەسەند کردووە لە مێژوودا و ئەمەش وەک وەڵامێک بوو بۆ ئەو ڕخنەی لە سەرۆک بایدن دەگیرێ سەبارەت بەوەی وەک پێویست هەنگاوی خێرای نەناوە بۆ جێگیرکردنی وزەی خاوێن. کاڵپێن پرسیار لە سەرۆکی ئەمریکا دەکا ئایا حکوومەتی فێدراڵ چی دەکا بۆ پاراستنی ئەمریکاییە هاوڕەگەزخوازەکان و بە تایبەتیش ئەو منداڵانەی ڕەگەزیان دەگۆڕن و ئایا بە یاسا دەپارێزرێنیان نا. سەرۆک بایدن دەڵێ ئەوەی لەستانی فلۆریدا دەکرێت بەرامبەر ئەو منداڵانەی ڕەگەزیان گۆڕاوە وەک دایکی یەکێکیان وتوێتی هاوشێوەی گوناهکردنە. برپرسکی ئەمریکا دەبێژە ئوسترالیا دێ 5 کەشتیên bin avê yên Amerîkî bikire û pişra modeleka nû bi teknolojiya Amerîka û Brîtanya ava bike dê çarçoveya planekê de ji bo bihêzkirina şiyanên rojavayî li seranserî Asya Pasifik li hember zêdebûna hejmoniya Çînê. Serok Joe Biden li baregeha deryayiya Amerîkî li Sandiagoya Kalîforniyayê mîvandariya Serokvezîrên Avustralya Anthony Albanese û Brîtanya Rishi Sunak kir da planê ragihînin. Avustralya ku 18 mehan berêk bi Washington û Londonê ra tevlî komanûya AUKUS bû de çekên navokî wernegire lê li gel pêşketina navokî ev stola keştiyên bin avê de hêzeke nû ya berbiçav li hevalbendiya rojavayî zêde bike ku dixwaze berfirehbûna leşkeriya Çînê paş ve bixe. دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا لە گردبوونەوەکەی ستانی ئایەوەدا هێرشێکی تون دەکاتە سەر ڕۆن دی سانتێز ڕکابەرە کۆماریەکەی بۆ هەڵبژاردنەکەی ساڵی 2024 سەرۆکایەتی ئەمریکا. ترامپ و تیمەکەی سەنگیان خسۆتە سەر پەیوەستبوون بە لایەنگرانیانەوە هاوکاتی هەوڵەکانیان بۆ دانانی سیستمێکی کۆکردنەوەی زانیاریەکان لەسەر ئاستی تاکەکەسی بە مەبەستی دڵنیابوون لەوەی کۆماریەکانی ستانی ئایەوە بەشدار بن لە کۆبوونەوە تایبەتەکەی کۆماریەکاندا لەو ستانە کە بڕیارە لە سەرەتای ساڵی داهاتوودا بکرێ. دۆناڵد ترامپ هێرشێکی زارەکی کرد لەسەر دی سانتێز و دەڵێت ئەو کاتەی سانتێز ئەندامی کۆنگرێز بووە دژی بیمەی کۆمەڵایەتی و بیمەی تەندروستیش دەنگی داوە. وتەبێژی دی سانتێز تا ئامادەکردنی ئەم هەواڵە هیچ وەڵامێکی نەبووە بۆ لێدوانەکانی ترامپ. سەرۆکوەزیرê Iraqê Mihemed Şia Sûdanî îro serdana Herêma Kurdistanê dike û li gel serkirdeyên herêmê gelek mijaran gotûbêj dike. Ji bo bêhtir zanyarî li dor vê serdanê niha Ehmed Zîbarî peyamnêrê me li hewlêra paytext bi me raye. Ez nizanim eger pêwendî bi Ehmed re durist bibe min dixwast ez jê bipirsim ka agahiyên dawî li dor vê سەردانەی چنە باوەرم لە کۆنتترۆلی دەبێژن پەیوەندی بە ئەحمەد را نەئامادەیەش خۆ
ما هول ذاك أم بحثا سردانا سرق وزيري العراق وقتم سردانا صالح كوتوتا بيش سردانا چاوەڕوان نەکراوەکەی بۆ واشنگتنی پایتەخت پێشتر زۆرێک لە بەغدا باز لەوە دەکرا کە پێویستە سەرۆکوەزیری عێراق بگاتە واشنگتن بۆ یەکلاکردنەوەی هەندێک لە دۆسیە تایبەتەکان. پێش ئەو سەردانی هەولێر دەکات دواتر دەچێت لە سلێمانی فۆرم بەشدار دەبێەوە لەوێ وتارێک لەسەر 20 ساڵەی ڕوخانی ڕژێمەکەی سادام حسێن پێشکەش دەکات. بەڵێ نەمزانن یعنی تەفگەرەکە دیپلۆماسی دەماندا چێبوو ناوێنە ئەمریکا ئەو عێراق هەرێما کوردستانیدا چێبوو گەلێک بەرپرسین ئەمریکیژی سەردانە عێراقی و هەرێما کوردستانیژی کردن دەوان ڕۆژێن داوی. بەڵێ بگەڕێنەوە بۆ بەرنامەکەمان. ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕی 400 ملیارد دیناری عێراقی ناردووە بۆ هەرێمی کوردستان. نردنی ئەو بڕەپارەیە وەک میدیا عێراقیەکان باسی دەکەن پێچەوانەی بڕیارەکەی دادگای باڵای عێراق و دەژڵێن ئەو بڕەپارەیە بە قەرز دراوە بە هەرێم و هەوڵێکیشە لەلایەن سەرۆکوەزیری عێراق بۆ نیشاندانی نیازباشی لەگەڵ هەرێمی کوردستانی عێراقدا. چۆلی ئەسعد نووسەر و ڕۆژنامەوان ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لەگەڵ کورد کۆنێکشنە. کاک چۆلی سپاس و پێزانین بۆ ئامادەبوونت. با یەکە پرسیارم لە دۆسیەی نیازباشیەوە بێ. بۆچی پارە دەبێتە بژاردە بۆ نیازباشی و دۆسیەکانی تری وەک بۆ نمونە ناوچە دابڕێنراوەکان ناچنە خانەی نیازباشیەوە؟ بەڵێ زۆر سپاس. سڵاو لە بینەران و بیسەرانی دەنگی ئەمریکا. بێگومان بەداخەوە لە دوای چەند ساڵ ئاڵۆزی نێوان هەرێمی کوردستان و عێراق یاخود هەولێر و بەغا هەمیشە کێشە سەرەکیەکان بوون بە کێشەی لاوەچی و کێشە لاوەچیەکان بوون بە کێشە سەرەکی بەداخەوە. بەڵام ئەگەر تێبینیمان کردبێ سەرجەم کێشانەی لە ماوەی 20 ساڵی ڕابردوو لە نێوان هەولێر و بەغادا هەبووە لە کۆتاییدا بەهۆی قەیرانی داراییەوە بەهۆی کێشەی داراییەوە بەهۆی بودجە و شایستە داراییەکانی هەرێمی کوردستان لە بەغا و پێدان و پێدەدەدانی ئەو شایستە داراییانەوە گرفتیان بۆ دروست بووە. بەواتایەکی تر وەکو بەڕێزان ئاماژەتان پێ کرد سەرەڕای ئەو هەموو کێشە زۆرانەی لە نێوانی هەولێر و بەغدادا هەن سەرەڕای پێشێکردنی ئەو هەموو مافە دەستوریانەی کە لە دەستوری عێراقدا بەرامبەر بە کورد بە پێکاتەکانی عێراق هەن. بەڵام کە پرسەکە دێتە سەر پرسی دارایی و بودجەوە کە پرسێکی گرنگ و چارەنووسازە سەبارەت بە ژیانی تاک لە کۆمەلگای عێراقی و بۆ هەرێمی کوردستانیش بابەتەکان ئاڵۆز دەبن، بابەتەکان پێویستیان بە چارەسەر هەیە، بابەتەکان دەگەنە هەندێک جار دەگەنە بنبەستیش بەداخەوە هەروە بووە. بەڵام بەداخەوە ئەم بابەتە بابەتێکە دوو ڕەهەندیە دوو هەردوو لایەکەی چی عێراق و چێ هەرێمی کوردستانیش بەشدارن لەوەی کە ببێ بەبەتی کێشە بۆ کۆمەلگای عێراقی. ئەمانە وایان کردووە کە سەرنجی شەقامی عێراقی شەقامی هەرێمی کوردستانیش بەرەو ئەوە بچێت کە دەسەڵاتدارانی عێراق و هەرێمی کوردستانیش جگەل لە پرسی دارایی هیچ پرسێکی دیکە کێشە نییە یاخود مای کێشە و ناڕەزایەت و نیگەرانیان نییە. ئێمە لە سەروەختی هەموو ئاڵوگۆڕێکی حکوومەتدا لە بەغدا هەرێمی کوردستانی عێراق شاندی خۆی بەردەوام دەنێرێ بۆ بەغدا و هەندێک جاریش بەغدا شاندەکانی خۆیان دەنێرن بۆ هەولێر. لە پاش هەر هەموو کۆبوونەوەیەک و لە پاش هەر هەموو وتوێژێک جۆرێک لە گەشتبینی ئەدرێ. ئالە و گەشتبینیە من دەمێ بزانم بەرەنجامەکەی چی دەبێت کە هەتا ئێستا وەکو جەنابیشی داماژە و پێکرد نزیکەی 20 ساڵە زۆربەی هەرە زۆری کێشەکان بە هەڵپەسێدراوی ماونەتەوە لە نێوان بەغدا و هەولێردا. بەڵێ خۆی کێشەکە بەڕاستی بریتە لەوەی کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەداخۆی یەکگرتوونی کە دەچن بۆ بەغا لە چەند ئاستێکی جیاوازە سەردانی بەغدا کردووە، لە ئاستی سەرۆکی حکوومەت، لە ئاستی جێگری سەرۆکی حکوومەت، لە ئاستی وەزیری دارایی کە هەریەکێ لەمانە بەجیا سەرۆکایەتی وەفتەکان و شانەکانی هەرێمی کوردستانیان کردو بۆدا هەندێک جاریش وەفتەکانی عێراق هاتوون سەردانی هەرێمی کوردستانیان کردووە کە زۆربەی هەر زۆری جارەکان وەفتەکان لە هەرێمی کوردستانەوە ڕۆیشتون بۆ بەغدا لەوێ دانوستان و قسەیان کردووە سەبارەت بە پرسە جێناکۆکان. بەڵام زۆرینەی هەرە زۆری کێشەکان لە شوێنێکدا ئەوەسێت کە پەیوەست دەبێ بە
شایستە داراییەکانەوە یاخود پێیوەست دەبێ بە پرسی نەوت و داراییەوە بودجەوە. چەند ئەگەر هەیە کاک چۆلی چەندێک ئەگەر هەیە کە هەر بەڕاستی ئەم کێشانە چارەسەر بکرێن؟ بەڕاستی ئەگەرەکان ئەگەر قسەکەمان لە شەقامی هەرێمی کوردستان بێ یاخ شەقامی عراقی بێ ئەگەرەکانی جێبەجێکردنی یاخود ئەگەرەکانی کۆتایی هاتنی ئەم کێشانە لێوان هەرێمی کوردستان و عراقدا زۆر زەحمەتن خەڵک متمانەی پێیان نییە بەڕاستی یعنی متمانەکە ڕاستە لە بنەڕاتدا لە نێوانی هەولێر و بەغدایە لە نێوان هەرێمی کوردستان و عراقدایە بەڵام گوێزراوەتەوە بۆ ئاستی شەقامی هەردوولا ئاستی هێزە سیاسیەکانی هەردوولا حزبە سیاسیەکانی هەردوولا هەرێم و عراق هەردوو لایەن شەقامیش و حزبە سیاسیەکانیش لە پێش دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان و بەغدا گەشتبین نین و متمانەشیان بەو ڕێکەوتانە نیە چونکە هەموو جارێک کە پرسەکان تا شوێنێک گەڕۆن کە لایەکیان لە بەرژەوەندیاندا بێت کە لایەکیان بەرژەوەندیان بەهێز دەبێت بابەتی ڕێکەوتن و متمانە دروستکردن لە نێوانیاندا نامێنێت بەڵام کە کێشە و قەیران و گرفتی دارایی دێتە پێشەوە بە تایبەتی لە هەرێمی کوردستان پرسی متمانە دروستکردن و پرسی ڕێکەوتن لەسەر بودجە ئەم شتانە کە ئێستا پرسی گەرمە لە عراقدا جاریشکە دێنە پێشەوە بەڵام بەڕاستی جێگەی متمانە نیە خەڵک بە ئومێدەوە یاخود زۆر ئومێدی لەسەر ئەم ڕێکەوتن و ڕێکەوتنانە هەڵنەچنیوە. بەڵێ کاک چۆلی زۆر بە کورتی ئەگەر پێم بڵێ ئەنجامەکە چی دەبێت بەرەنجام چی دەبێت لەم پەیوەندی ئاڵۆزەی نێوان بەغدا و هەولێردا؟ ئەنجامەکە لەسەر دوو شتۆستاوە کاک بڵێن بەڕاستی یەکەم جار ئەگەر ئەمانە بەڕاستی ڕازگۆ بن لەگەڵ یەکترێ و خەمی خەڵکیان بێ خۆ من شەقامیان بێت چارەسەرکردنی کێشەکانەوەدا خۆرز نابێت بەڵام لە بنەڕاتدا چونکە بەرژەوەندی سیاسیەکان هەن و دەستوەردانی دەرەچیش لە پرسی عراق و هەرێمی کوردستانیشدا هەیە ئەمانە وا دەکات کێشەکان ئاڵۆز بن و بۆیە لەوە ناچێت بەڕاستی خۆمان بە گەشتبینیەوە چاوەڕێەوە ناکەین ڕەنگە هەندێک دەرەنجامی کاتی لە بەرژەوەندی لایەنێکی هەردوو لایەنە بکەوێتەوە هەردوو لاشیان ڕەنگە کار بۆ ئەوە بکەن بیر لەوە بکەنەوە بە تایبەتی سوودانی کە تازە یەکەمین جارێتی کوردستان و بێوێ نیات پاچی خۆی بەرامبەر بە هەرێمی کوردستان نیشان داتوە ئەم قەرزەی با بە هەرێمی کوردستان و پاشانی لە بودجەی ئەم کێشانە کۆتایی پێبینێت کە پرسێکە بۆ ئەو دەبێتە دەستکەوتێکی مێژووی بەڵام بەڕاستی ئایا لایەنەکانی تری باشدار لە عراق و پەرلەمانی عراق چەند پاپۆشت و یارمەتی دەردەبن بۆ ئەمە ئەوە بابەتیشترە ڕەنگە ئەوەندە شایانی ئەوە نەبێت زۆر دڵمان پێخۆش بێت. بەڵێ کاک چۆلی زۆر زۆر سپاس دەکەم بۆ بەشداریەکەت سپاس و پێزانینم. دۆژێ سەرۆکوەزیر عێراقی محەممەد شیع سوودانی 5 ملیار دینارên عێراقی تەرخان kirin ji bo nû avakirina şengal û deşta neynewayê û vêyekê hin karvedan bi xwe vegirtin. Ji bo bêhtir zanyarî niha peyemnêrê me Kawa Emer bi me re ye. Dem baş Kawa te çi zanyariyên nû divê derbarê de hene? دنباش صالح دنباش بینر و بیسرین دنگ امریکا نهاز لکومالگه شاریا مل باکور دشتان اینوان ایک جنریسینگه پارلمانتاره که عراقی کو ازدی سر بلیستا پارتی ویا او جی تکست یادن کو 5 میلیارد دینار هاتینه ترخان کرن جبو آوادان کرنا شنگال و دشتان اینوا لی اف 5 میلیارد دیناره واسه هاتینه ترخان کرن کو جبو قربو کرنا خلق ضررمند هر دیسان جبو آوادان کرنا خانوین اتناوا قضا شنگال دا و کمالگهن ازدیان. باشه کاوا یعنی اف 5 میلیارد دینار عراقی یعنی ام دزان و ایرانیه که برفره لوان نافچیان هيا اف 5 مليار تکارن تیرا چی بکن یعنی خلق دوی درباره دا چی بجن تیرا وان دکن صالح من پیوندی بیالک شارازاین وی بیاوی کلیه واسدنا خویا کرن کو اف 5 میلیارد دیناره ابتن بهرا دو کومالگهن ازدیانا کن اوین هاتی نویران کرن سردم داعش مدویت از آماجب آماره که بکم کو یا فرمیه هاتی راگهاندن زیلتری 47,000 خانو لناوند قضا شنگاله و در دور قضا شنگاله و هر دیسان لکومالگهن ازدیان اوین کفنه باشور قضا شنگاله هاتینه کاول کرن لو ما ترخان کرنا 5 میلیار دیناران جبو آوادان کرنا شنگاله کوژمکی هر کمه و بهراوی چندنا کتن کو وکو من آماجه پیکری دو کومالگهن ازدیا پی بهنه آوادان کرن
باشه او يعني کنفرانس روزنامه‌وانی کو تنها لی بهتر بحثا چه دوی درباره ده که بحثا بلاف کردن وان یک وان بیژن پران که یعنی جبو چه او پروس کنفرانس هاتی دارسه صالح اف پریس کنفرانس وکی من آماجه بگیری اندامه که پارلمان بغداد سروک لجنه آوادان کرنه ناوی محمد خلیل قاسو یکو او بخوجی ازدی شنگالیه او بخوجی بحثاوی چندت کرد که اف 5 میلیارد دیناره کوج مکی گلکی که او ده هول دن دشتانه نواجبه چنده به بهر کن جوی پاره به بهر کن جبر کو شنگال گلک پیدوی آوادان کرنه و پیدوی قربو کرنه و هر دیسان صالح مدویت از آماجه پی چنده بکم کو قربو کرنا خلکی نها السنور پارزگه ها نینوا اف پروسیسل الگلک قضا و ناحیا بریوه چوب تایبت ناوندا قضا موصله دا کو خلق زیادتری هفته ساده هاتینه قربو کرن لی حتی نهو لشنگاله یک کس نهات یا قربو کرن یعنی اف 5 میلیارد دیناره و تو من آماجه پیکری هر دیسان با آوادان کردن خانویانه و دیسان با قربو کردن خلق ضررمنده بله که عمر سپاس بو وان آگاهیان بله بینرین هیجا هر وکو مگوت سروک وزیر عراق محمد شیع السودانی ایرو سردان هریما کردستان دیکه و لگل سرکرده این هریما گلک مجاران گوتو بیش دیکه جبو بهتر زانیاری دوی درباره ده نه احمد زیباری پیامنیر مل هوری را پایتخت به مرایه احمد دنباش آگاهی داوی لجم تچنه دوی درباره ده دنباش صالح گرد سرنج بدن و شاندکو به محمد شیع سودانی راه هاتی هولیر کنه حال هولیر همو کار بدستن بلند وین کابینتا حکومت عراق نه یعنی تایبت وزارت سیادی ین هریما کردستان جی به همان آوادما جوینن خو پیکانین به مسرور بارزانی سروک وزیر هریما کردستان دیگه کابینتاوی ده هر دو عالیان دا کسن بلند کسن ین سیادی وزارت سیادی آماده بوناوانا ہے یعنی محمد شیع سودانی دخوازه به هریما کردستان به کاربدسته و به خلق هریما کردستان رابجه یعنی او پشتوان و آلیکاره و دیگل چهار سر کنار پریزگیری کنار برا هر دو آلیان کو چندین حکومت بریاوی چهار سر نکرن و یا مصطفی کاظم یا نوری مالکی یا حیدر عبادی او دخوازه بج از جدا مجوان حکومتان لو را دو دما 400 میلیارد دینار خزنه سر هجمارا حسابیا هریما کردستان ایرو سردان کیر یعنی هر وا پشتی به پروژه یاسا کو هاتی تپاراندن به پارزگاه بونا حلبچه اوی سردان هریما کردستان کری البته سردان اویش بو هولیر هریما کردستان یکم سردان پشتی دست به کاربون ژ کابینت اوی جبال سرکرداتی و قیادیا کرد ورقه کاتی آماده کردن یعنی واکو هولیر تکرن لگوری آگاهی من نتنه یعنی چند پرزگیری که کن دیاری کنه بحثا گلک مجاربه وره کرن دنابا واندا مثلا پترول هریما کردستان مثلا بودجه عراق کو پشکا هریما کردستان وچاوا گارانتی ببه مثلا رکبتنا ما شنگاله کو بریا 2 سالان هاتیا کرن بو آسایی کرن روش خلق وگره مثلا آواران صالح باشه احمد آواران عراقی متخصص از ویش تا بپرسم باشه یعنی سردان باشه شخص سردان دبی انجام رکفتنه کی به انجام هبونا پلانه کی به درباره دا گلا محمد شیع سودانی ته پلانه که بری حاضر کری به اریکری لسرد هبون شکی واهات را گهاندن یعنی سردان مگوت دبی انجامات شکیه بله او وکی سردان خپه کانی جبو هولیر کوبریار ایروجی لهولیر به شفجی لهولیر بس صبح و بشداری دیدار زانکو سلیمانی دابکه لبریا کو بچ سلیمانی سردان هولیر کریه جبوی کو جبر کو بریا دست بکار بی جی سردان هولیر کربو بریا کابینت هریما کردستان پشتگیری دابو او دخوازه وان پرزگیری که کو هی بریا وی ورن چاره سر کرم تایبتی مثلا کو پترول لجر چافدیری حکومت عراق بل و دهات پترول بخن سر هجمارکا بانکی اف مجاره یعنی آلوز بو چندین سال
دا نهات بو چاره سرکردن او وقتا صبح بشداری و دیدار زانکویا امریکی لسلیمانی بکه لوی درجی و کار بدستن بلند وکا سروکا پارلمانی وکا لگوری آگاهین من سروکی یکتیان اجتماعی کردستان وری جیبینه پیک بینه و جنیزی هایدار ناراضیتین وانا جی ببه بطایبتی یعنی که لسر پرسن هرما کردستانی و پرسن عراقی وان شاندن کودچن بغدای وان چاره سرکنا پرزگیری کو کشاو آلوزیان بله احمد زیباری پامیرمت جهولیر مربی سپاس بوان زانیاریان دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. لەناو ئەو سەدان هەزار کەسەی کاریگەریە زیان بەخشەکانی بوومەلەرزەکەی مانگی ڕابردووی تورکیایان لەسەرە بریتین لە کەمایەتیە ئاینیەکان. ئەو زیانانەی لە خەڵکی ئەو کەمایەتیە ئاینیانە کەوتون هیچی کەمتر نییە لەو زیانانەی لە خەڵکی تر کەوتون. خەڵکیان نێمردوون، ماڵەکانیان وێران بوون، تەنانەت وەک دەگوترێ مانەوە و بوونیشیان کەوتۆتە بەر مەترسیەوە. لێرە شوێنی پیرۆزکردنەکە لای ڕۆژهەڵاتەوە بە تەواوی وێران بووە. کڵێسەی شاری ئادیەمان یا سەمسور لە تورکیا وەک شوێنەکانی تری بوومەلەرزەکەی شەشیمانی دوو لەیدا بوو زیانێکی زۆری پێگەیشتووە. بە ملیۆنان کەس بەهۆی بوومەلەرزەکەەوە زیانیان بەرکەوتووە لە نێوانیاندا ئەندامانی گروپە ئاینیە کەمینە مەسیحەکان و جووەکانیش. یەکێک لەو شارانەی کە بەهۆی بوومەلەرزەکە هەژێنرا ئەنتاکیا بوو یا هاتای کە لە کتێبی پیرۆزە بە ناوەندێکی سرەتایی ئاینی مەسیحی ناسراوە. بوومەلەرزەکە زیانی بە چەند کڵێسایەکی مێژوویی گەیاندووە و ئەوەش وای کردووە زۆرێک لە دانیشتوانی کە سەر بە کەمینە ئاینیەکانن بەجێی بهێڵن. ئێمە لە ئێستادا لە کڵێسەی سان جۆرجداین کە تووشی وێرانکاریەکی زۆر نەبووە. لێرەدا ڕۆژانە 3 ژەم پێشکەشەکەین بۆ خەڵکەکەمان، هەروەها ئەو بەخشینانە دابەشەکەین کە وەرمانگرتووە. بەهۆی بوومەلەرزەکەەوە نزیکەی 50,000 کەس لە تورکیا گیانیان لەدەستداوە، وا پێشبینی دەکرێت ژمارەکە لەوە زیاتریش بێت. تاکو ئیستا نازانێت کە چەند کەسی ئەندامی کەمینە ئاینەکان لە نێوانیا بووبن. لە 6 مانی دوودا ساوڵ سیۆ ئۆدۆغلۆ سەرۆکی کۆمەڵگەی جووەکان لە ئەنتاکیا و هاوسەرەکەی لە ژێر داروپەردوودا گیانیان لەدەستدا. بوومەلەرزەکە زیانێکی زۆری بە پەرزگاکە گەیاند. نزیکەی 2500 ساڵە کۆمەڵگەی جووەکان لەم شارەدا هەبوون، بەڵام پێش بوومەلەرزەکە تەنها 14 کەسی جوولەکەی لێر بووە. لە شاری مەرسین کە شارێکە لە نزیک ناوچەی بوومەلەرزەکەوەیە، کۆمەڵگەی ئۆرتۆدۆکس و کاسوولێکەکان یارمەتی بۆ ڕزگاربووانی مەسیحی ئاوارەی بوومەلەرزەکە ڕێخستووە. دوای 2 ڕۆژ لە بوومەلەرزەکە یەکسەر چوومە ئەنتاکیا و ئەسکەندەرون لەبار هەڵگرێکی گەورەدا پێداویستە سەرەتایەکانمان هێنا، لەگەڵ قەشەی کڵێسای کاسۆلیک لە عەنتاب هەندێک لە مردوەکانمان لە دار و پەردوەکان دەرهێنا. ئەبراهام کۆپەری جێگری سەرۆکی کۆمیسیۆنی ئەمریکا بۆ ئازادی ئاینی نێودەوڵەتی دەڵێت ئەمریکا پابەندە بە یارمەتیدانی گەلی تورکیا. دەتوانم دڵنیاتان بکەمەوە کە کۆمیسیۆنەکەمان هەروەها جەختێکی تایبەت لەسەر گروپە ئاینە جیاوازەکان دەیەڵێتەوە و هەوڵ دەدات دڵنیا بێت لەوەی کە ئامرازەکانیان بۆ دامەزرانەوەی کۆمەلگا باوەڕیەکانیان لە ژینگەیەکی سڵامەتدا لە بەردەستدا دەبێت. ئۆرێک بە خەمباریەوە دەڕوانێتە وێرانکاری کڵێسەکە. بە بچووکی دروستکرا بوو تا نەڕوخێنرێت، بەڵام وەک دەبینین بەداخەوە ئەم کڵێسەیەش بەهۆی بوومەلەرزەی ئەم ناوچەیە وێران بووە کە لەو بارەیەوە زۆر دڵگرانین. لەوانەیە بوومەلەرزەکە خانووی پەرزگاکانی وێران کرد بێت، بەڵام بە ئیمان و خێرخوازیەوە باوەڕداران هیوادارن بتوانن ئاوادانی بکەنەوە. شایان پاشا بۆ راپۆرتی ئیزێڵ شاهینکایە دەنی ئەمریکا واشنگتن. راپرسیên nû nîşan didin ku kandîdê seroktiye opozisyona Tirkiye Kemal Kiliçdaroglu bi zêdetirî 10 xalan li pêş serok Recep Tayyip Erdoğanê
والآلية كي دنجي بارتيا ديمقراطيكا قلان HDP إيرو جيفينا كما خويا برلماني لدار خستو بالكشان سر هالبجارتين سروكتي وبرلمانيين چارده گلاني جبو شيروا كرنا بهتر نها هفكارا ما أزلم يساك شن نافندا نوچيان بمرايا دم باش أزلم براستي انجامين رابرسيان بالكيشن قالوا تيچا وري كرن كو كليشدار اوغلو وها لپيش بمينه ورنگه ببسروكي دا توی ترکیه بله صالح هجای بیرخستنه و دست نشان کرنه کو ev encamên rapırsînên herî dawî bi tevlîbûna dengên HDP tê hesibandin. Ji ber wê jî berdewamkirina bi vî rengî em dikarin bêjin ku girêdaya helwesta HDP ya da hilbijartina da ye û li ser egera pêkanîna îtifaqak bi HDP û îtifaqa millete. شخو ما بحثا كومبونا HDP جي كر يعني وي قاوي HDP هين بريار خو ندايه اگر HDP بريار بده رنگ بكيشا اريده بشام دزان بالي اردوغان ده هر ناشه دبك بلي بالي كليشدار اوغلو دا بچه لبنده براستی صالح لگور شیروکاران و لگور داخویانین جهر دو پارتیانجی لهن نزلاله ایرو پیشتی کمجوینا HDP هفسروکی HDP میتاد سینجار داخویانی اکدا آخافتن اکر اولور گود کو ام جی دسپیکی ور و آماده نکو لسر بینگه ها دیالوگ دانستاندن و hevkariye peşerojek nu de çarde gulana hilbijartının Türkiye'de ava bakın. Ev helvesta HDP ne guheriye و ام لسر و ریبازانه لدبه کو herkes her parti ez bawerim ku amaje bi CHP bu ittifaka millet kir berpirsiyariya xwe zanibin û li gor wî tevbigerin. Salih hêjayê bîrxistinê ku dema ku Kılıçdaroğlu berbijariya xwe ragahan HDP lê pîroz kir û got ku em وخوندنی HDP دکن کلیشداروغلو کو ام سروی دانستاندنی بکه لی خالا گرینگ اوه کو صالح هین HDP دبن خطریا گرتنی دیه دوزاوی بردوام دکه لی لبنده کو سبه لیجنیا بلندیا HDP جوینک آوارته لدار بخه و هلوستا خو هید باشه اوزدم یعنی دبک کو تشتک لبرانبر وی که لبرانبر کو کلیشدار اوغلو پشتگیریا HDP بکه او دنگی خو پیدا یعنی بکرتی داخوازن HDP جی کلیشدار اوغلو چنه اگر یعنی بخوازن پشتگیریا وی بکن امکان بکرتی و سابجن وکی تیزانین کو د 11 گلان 2022 دا HDP داخویانی یک هفپار بلاف کربو 11 خال diyar kırıbu liser demokrasi dad u gelek abori u hint halindin HDP'de beje ko ev halin me pivanin meni Suriyen hilbijartıneye em liser viya duhazın danustandın bike libende yeku Kılıçdaroğlu de ve hefteye de serdana HDP bike u de be ku liser veji danustandın an bike Salih ام دزان کو بره هنک هولدان هبون یعنی هر چندی کو دمن دسپیکی دا بونجی کو ام بجن دستلاداری هول بده برنگی کی رنگان پیوندیان به HDP را بکه تشتكي وها نتشو سري نواي نا صح لغور داخويانيان لغور كو ام دي شوفينن تشتكو سنه خويايه لي برواجي اردوغان جدو و ev dirojên dawî de di partiyên mîna Hüdapar ku Partiyek İslami ya li pirtir li herêmên Kurdan damezrandiye û hin bi partiyên rastkir re ji bo berfirehkirina îtifaka xwe danûstandinan dike û civînan dike. Tu nîşantuneyê ku partiya ya jî îtifaka Bahçeli û Erdogan nêzîkbûnek ji HDP re nîşan didin. برای اوزدم یاساک چه ناوند نوچان سپاس بو وانزانیه ده دمکی دا کو نتوانی گرتی حکومت و اپوزیسیون سوریه به ریگرتنا لدرباسکرنا آلیکاری مروی بو هرمن اردهجا کجرا مهابوری تاوان باردکه رونشتوان وان هرمان باجا هری گران ددن و دوان نیرین دجوار دا بهیوی و به آلیکاری دمینن افرین یک جوان جهانه کو راستی ویرانی و زیان مزن هاد جبو آگاهی داوی لدور روشن های خلق عفرینه و پیوستین وان اندام
انجمن خوجهیه عفرینه برز آزاد عثمان عفرینه بریا سکایپ بمره دم باش که آزاد روش خلک عفرینه پشتی بهتری مهکج عرضه جان چاوایه دم باش بی براستی یعنی ام گلک غمگینن تشتی بیه یعنی نزدیک 1000 کسی جان خود دا یعنی روح خود دا و بریندار جی نزدیک 3000 بریندار هبی لأف ما ها در بس بی یعنی آنها هنکی هم دبیجن یعنی وضع پیشتره گلک منظمان دولی یا محلی یعنی سیویل هاتن آلیکار کردن شخل کیرا یعنی آلیکاری خارن و چادر یعنی نها یعنی پرانی آوا بی یعنی جبو لأنها تشتي مزن تي خواستن جمع أو يعني خانية هدمي جارك جاركدن إعمار ببي يعني جاركدن وارن أفاكرن أفجي أم نزان كينج يعني أفجي جمع مسترة يعني برستي أم مجلسين عفرينه أم نكون كوركي وأنا بكن أم هيفين إنه دولة المزن دولة المزن ما رأي كور بكن كم كنا بنجاركدن وخاننا بيشتين أنا ياري واري خارنه دا واری آوه و کهربه یعنی پرانی حاضره یعنی حاضر بی و خلق دبه لتشتین ها باشه که آزاد اف آلیکاری بحث واند کی بهتر در آلی ترکی را در باس بونه ند آلی ام بیژن دری رژیم را و آلی رژیم را نوای بله گیج دری ترکی در باس بین بله اف رخصن گریدایی به ام بیژن ترکیه بخونه رخصن نافخوینه چاوکاری بون در باس بون یعنی همی به آلیکاری ترکیه یعنی رخصن دن ام بیژن در وید سلاطه ترکیه در باس بون نه او تشتی بیو وقتی هجادن بیو نافلکر استجابه طارئه یعنی او وضعکی استثنائي بیو جبروي قالك منظمات يعني منظما يعني وكجي او منظمه برزاني او جهات اوليكار كرد مره ما حتى انه بردوام منظما الماني هناك اوليكار شاندن هناك كوري شاندن براني عرب يعني قطريه شان سعوديه شان يعني قالك دولات عرب وهناك دولات اوروبيه وانجي اوليكار كرد لبرستي دبي با آلیکاری ما هیچی میشه مستر به آنها او يعني جيشتن لحتى وان نهاجي كيك آزاد ببور از خفتنا تدبرم يعني هناك قالك خلق ام رابور داد بينن كو خلق غازنا دكن كو نداد منديد بلاف كرنا آلیکاریان ده هي يعني هناك آلیکاری باش دگن وان هناك حتى نا بي آلیکاری مانه از بحثا نتنه ناف باجار عفرين دكم حتى جندريس و هن نافچه دنجي اف یک چاوایه یعنی خلق چما واغاز جان دکن يعني برستي افجي يجي مشكلة مازنة يعني هناك آلیکار دگینه هناك ناگینه جبر يعني دبيجن يعني او تشتي مركزي تنا يعني ام هيفي بين لجناك مركزي تشبه او مجلسن او محكمان كونبن آلیکار بكن لبرستي وتشتو درن كد جبر تشتي بيه يعني جماع امكانياتي ما مستر بيه وما تجاري حاضرتي ناكل يعني كاسي حاضرتي ناكل يعني دفيدا راستي نحقها يعني هناك دقينا هناك ناقينه وامشي محاولات كان يعني مدبين يعني انهم جداول شكل ما كوغاتت خو حتى شي حاضر دكن يعني قام كانوا براستي بخلكي جينا يعني باشا مرحله دار بتوين مرحله اي تشتر بباشتر بله كاك ازاد يعني خلق قالك دبيجن كو اوانا يعني چادرن هولدن كون چادرن لبر مال خو واكش برد ترسن كو دوري مال خو كفن دزين چه به دبيجن دزين چه به مال و ملك وانت دزين يعني ام بيجن او جروبين كل هرم كنترول دكن ام بيجن وان ناباريزن هونجي تبخجي اندام هفايمانيه اوبوزيسيوني يعني دفه درباره ده هون چه کارن بکن کو خلق براستی به امان و سلامتی بحثه يعني او براستی مشكله انها يعني عرض حتى انها ده حازه يعني هجدن هنا حرق اداره كيم ده يعني فاس به هديات دوب شمس سي يعني خلق ناوي مالت خود خلق هم جترسي هجدن وهم جترسي دزيه راجي براستی يعني مساحات يعني عرض مازن عرض عفرينه وباجار عفرينه گندم مزنه يعني مرو کنترل که يعني هنکی زحمت امنها دبي شرطه عسكري شو بوليسي عسكري او نها بالا دبي او جي براستی يعني گوفن باش شادكه هدي فراتر دبي
يعني السيطرة زيادة تربي. باشا خلق دبي أو بخوا أو شرطة عسكرية كنت بحث وان كي أو دبي أو بخوا سادا من هناك تنجايش خلقي راتشيتكن. نو إيه كرنا برستي يعني التنجاي كرنا نشرط عسكري من أول شربانة فصائل هناك يعني زحمتي كرن لشرطة يعني مؤسسات جوان تشيتر لبرستي فوضى يعني عم تشد بيزن يعني انه فوضى عم دخوزن يعني كنترول بي بس يعني هيك زحمتي تاعي. بله آزاد عثمان اندام انجمن خوجهیه عفرین تجباجر عفرین مربو سپاس جبه و بشتار بونی. بمن خوشیه. وتبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە دواترین لێدوانیدا لەو پۆستەیدا جارێکی تریش باز لە لێدوانی ئێرانیەکان دەکاتەوە سەبارەت بە نزیکبوونەوە لە ڕێکەوتن لەسەر ئاڵوگۆڕکردنی گیراوەکان لە نێوان ئەمریکا و ئێراندا و بە درۆ ناودێری دەکات. نت پرایز لەسەر دۆسەی ڕێکەوتنی نێوان ئێران و شانشینی عەرەبستانی سعودیە بە ناوبژی وڵاتی چین وەڵامی ئەو راپۆرتانەی دایەوە کە باسییان لە هەروادێ و پەرسەندنی ڕۆڵی وڵاتی چین کردووە لە ناوچەکەدا و بە هێند وەری نەگرتن دەڵێت ناتوانێت بڕوا بکە بەوەی هیچ وڵاتێک بتوانێت جێی ئەمریکا بگرێتەوە بۆ جێگیرکردنی سەقامگیری و تەبایی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و جەختیش دەکاتەوە لەوەی ئەوەی ئەمریکا بۆ ئەو ناوچەیی جیان کردوێتی هیچ وڵاتێک لە جیهاندا نەیتوانیوە بیکات. پاش چەندان ساڵ دژایەتی و ڕکابەری و نانەوەی قەیران و گێرمە و کێشەی بەلەبری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا شانشینی عەرەبستانی سعودیە و کۆماری ئیسلامی ئێران ڕێکەوتن واژۆ دەکەن بە ناوبژیرکردنی وڵاتی چین. کاریگەری ئاسایشیەکانی ئەم ڕێکەوتنە چی دەبن؟ بۆ وەڵامدانەوەی ئەم پرسە و ژمارەی پرسی تریش ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە میوانداری یاسین تەها شیکەرەوەی سیاسی دەکەین. کاک یاسین زۆر سپاس بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیارم ئەوەیە ئەم ڕێکەوتنە چ شتێک لە ڕەفتارەکانی ئێرانە گۆڕێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا؟ کاک یاسین ببوورە گوێم لە دەنگت نییە. ئەلو زۆر سپاس کاک بەڵێن ڕێز و سڵاو بۆ بینەران. ئەم ڕێکەوتنە ئەڵبەت پێوتێ ڕێکەوتنی چوارچێوەی تاری ینی بەو مانای کە ئەمە ڕێکەوتنێکی گشتگیر نییە لەسەر هەموو وردەکاریەکان. لە ساڵی 2016 پەیوەندی ڕاستەوخۆکانی ئێران و سعودیە تێکچوون لە دەرەنجامی هێرشی خۆپشاندەرانی ئێرانی بۆ سەر باڵۆزخانی سعودیە لە تاران دوای ئەوەی کە ئەو ئایەتوڵایەکی شیعی بە ناوی نمر لە سێدارەدا لەو کاتەوە پەیوەندیەکان بچڕاون لە بری ئاڵوگۆڕی ڕاستەوخۆی دیپلۆماسی و پەیوەندی گۆڕینەوە موشە گۆڕنەوە و گرژی و گوتارێکی توندی مەزهبی و سیاسی و میدیایی لە نێوان هەردوو وڵاتە زاڵە. بە درێژای ئەم 7 ساڵە گرژی زۆر ڕوویانداوە لە نێوان هەردوو وڵاتە دیارترین و زەخترینیان موشک بارانکردنی دامەزراوە نەوتیەکانی سعودیە بوو لە ڕۆژهەڵاتی وڵات لە لوبنان لە عێراق لە ئێمەن لە زۆر شوێنە بەریەک کەوتون. ئێستا دەرفەتێک هاتوۆتە پێشەوە هەردوو لاگەشتونەتە ئەو قەنەعەتەی کە لێک نزیک ببنەوە و ڕێکەوتنێکیان واژۆ کردو کە لە نەماوەی 2 مانگا باڵێزخانەکانیان بگۆڕنەوە. ئەلبەت ئەمە لەژێر تاقیکردنەوە و تێستایە هێشتا ڕوون نییە کە وردەکاریەکەی کاک یاسین دێنە سەر ئەوە بەڵام چ شتێک لە ڕەفتاری ئێرانە گۆڕێ لە ڕووی ئاسایشیەوە لە ڕووی ئەو جم و جۆڵانی کە هەیەی ینی وەکو زۆرێک لە وڵاتان لە جیهانە ئاماژەی پێدەکەن جم و جۆڵی جێرە شێوێنانایە جم و جۆڵێکە بریتە لە ئاژاوەنانەوە ئەم ڕێکەوتنە هیچ کاریگەریەشی دەبێ بەسەرەوە؟ لە دەقی ئەو ڕاگەیەنراوەی کە هاتووە لە نێوان هەردوو وڵاتە بە نێوانگیری چین باز لەوە کراوە کە هەردوو ڕێز لە سەروەری خاکی یەک بگرن و ڕێز لە بژاردەی یەکتر بگرن و دەست لە کاروباری یەکتر وەرنەدان. ئەمە بە جۆرێ لە جۆرەکان بە مانای ئەوە دێکە ئەو کوێخایەتیەی کە جاران ئێران پێی وا بوو کە ئەو سعودیەکان نابێ بن بۆ نمونە لە ئیسرائیل نزیک بنەوە نابێ ئەوە بکەن نابێ وا بکەن نابێ لەگەڵ ئەمریکا پەیوەندی استراتیژیانە بێ نابێت سوپای ئەمریکا لە عێراق بێ نابێت سوپای ئەمریکا لە وڵاتانی کەندا بێ وەکو دەمڕاستێکی جیهانی ئیسلامی خۆی وێ ناکرد بە گوێرەی ئەم
گەێنراوە پێویستە ئێران واز لەو وتارە بێنێ ڕێز لە بژاردەی ئەو وڵاتانە بگری هەر ڕێکارێکەکردنەبەر هەر پەیوەندێکیان پێ باشە بۆ خۆیان لە ڕووی ئابوووریەوە هەروەها لە پشتپەردە زۆر باس لەوە کرێ کە ئێران گفتی داوە بەڵێنی داوە کە کاریگەری دروستکە لەسەر حوسیەکانی یەمەن گرژی لەگەڵ سعودیە ئەی میلیشیاکانی عێراق ئەو میلیشیانەی کە ئێران سەرپەرشتیانەکە میلیشیاکانی عێراق هەندێکیان لەوانە کە ڕاستەوە خۆ سەر بە ئێران و کەتایبی حیزب الله لە سەرەتاوە ڕایانگەیان و کە ئەوان پابەند نابن بە ئاشتەوایی سعودی و ئێران بەڵام گرژیش نانوێنن یعنی بە گوتارەکەیان ناوا دیارە تەنها ئەوەیە کە گرژی میدیایی و گوتاری سیاسی بە توندی دەربا ئال سعود و ڕژێمی ئال سعود و وزوتنەوەی وهابی و ئەو گوتاری کە چەندین ساڵە لەسەری کارەکەن بەردەوامە بن گروپەکانی تر ئەوانەی ترکە نزیکن لە ئێرانەوە بێگومان کاریگەرە بن بەو نزیک بوونەوەی کە لە نێوان ئێران و سعودی دێتەکایەوە بۆ نمونە عێراق هەرکات لە سعودی نزیک بوو بێتەوە ڕخنەی لێگیراوە کە خیانەتەکە کە سعودیەکان کلکی ینی پاشکۆ ئیسرائیلن و بە جۆرها ناوناتۆری ناشرین و ئەوانە ئێستا کە خۆی لەگەڵ سعودی ئاش بێتەوە ئەڵبەت ینی عێراقیش دەستی کراوە وڵاترە بێ ئەگەر بیەوێ لەگەڵ سعودیە هەنگاوێکی هاوشێوە بنێ ناکرێتە ژێرباری گروپەکان کاگیاسین هەروەکو لە ڕێکەوتنەکە هاتووە جەنابیش ئاماژە و پێکرد دوو مانگیان کەمێک زیاتر ماوە دانراوە بۆ کردنەوەی باڵێۆزخانەکان بۆچی و دوو مانگە دادەنرێ ینی ئەمە نەرنی پەیامێکە چاوەڕوانکردنی ئەوەیە کە هەڵوێستی فەرمی و کاریگەری تەواوەتی ئەمریکا لەم ڕێکەوتنەدا بزانرێ یا چۆنە ینی بۆچی دوو مانگ دادەنرێ وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەگەڵ دەستگای ئاسایشی نیشتیمانی ئەمریکا هەردووکیان ئەویان ڕاگەیاندۆ کە ئاگاداری وردەکاری ڕێکەوتنەکان و هەنگاو بە هەنگاو سعودیەکان ئاگاداریان کردوێتەوە بەڵام بەگومانن ینی وەکو لە وەڵستری جۆرناڵ بڵاوکراوەتەوە ئەمڕۆ لە هەندێک ناوەندی ئەمریکیەوە بەگومانن لەوەی ئێرانیەکان پابەند بن چونکە ئێرانیەکان مێژوویەکی درێژیانەیە لەگەڵ ئێران دوو کێشەیەکی قۆڵیەیە کە کێشەی دەوڵەت و کێشەی شۆڕشە ئەوەی کە لە چین ڕێکەوتنەکەی ئیمزا کردو علی شەمخانیە کە نوێنەری ئاسایشی نەتەوەی ئێرانە بەڵام کەسی یەکەمە بەڵام هەتاوەکو سوپای پاسداران پابند نەبن و پابندی خۆیان ڕانەگەێنن بە ڕێکەوتنەکەەوە هیوای ئەوەی نییە کە چانسی سەرکەوتنی هەبێت تا ئێستا سوپای پاسداران بەڵێ بێدەنگن بەڵام پابندیان ڕایان نەگەیاندووە بەپێ ئەو ئاماژەوە بۆ چوونانەی لە ئێرانەوە دەرچوون لە ماوەی دوو ڕۆژە ڕەنگە سوپاش پابند بن لەبەرەوەی بارودۆخی ئێران زۆر خراپە تومەن ینی نزیک بۆ لە 6 ملیۆن تومەن بەرامبەر $100 ئەمریکی لە لوبنان ئەمڕۆ کە ئێستا ئێمە قساکەین $100 نزیک بۆتەوە لە 100,000 لیرە لە کاتێکە لە چەند ساڵێک لەمە پێش 15,000 لیرە بوو لەبەرەوە ئێرانی ینی ئەمریکیەکان گومانیان هەیە ئێرانیەکان پابند بن بۆ ماوەی دوو مانگ بۆ دانەوە پەیوەندیەکە بچڕاوە کردنەوەی باڵێۆزخانە پەیوەندی گۆڕینەوە دۆزینەوەی باریگایە کە سکیۆرێتی هەبێ ئاڵوگۆڕکردنی دیبلۆماس ئەمان لە ڕووی لۆجستیەوە کاتیان پێویستەوە بڕیارە لە نزیکترین کاتە وەزارەتی دەرەوەی سعودی وەزارەتی دەرەوەی ئێران یەک ببینن هەرچەند ینی دیاری نەکراوە کاتەکەی بە دیاریکراوی بەڵام دانانی سەقف لە سەقفی زەمەنی وادەیەکی کاتی لە ناو ڕێکەوتنەکە بەشێک لە لایەنی پۆزەتیڤی ڕێکەوتنەکەیە کە هەروە بە کراوی بەجێ نەهێڵراوە بە تایبەت کە ئێستا دەمڕاستێکەیە لە نێوان هەردوو لە نێوانگیرێک بڵێن ئەم نێوانگیرە بەرژەوەندی ئابووری زۆری لەگەڵ ئێرانە هەیە بەرژەوەندی ئابووری زۆریشی لەگەڵ عەرەبستانی سعودی هەیە و ئەمە وەکو گرنگیەک لایەنی سێم هاتۆتە ناو ڕێکەوتنەکەوە بۆیە وەزارەتی خارجی سعودی ئاڵێن چاوەڕێی دیاریکردنی دیداری لە نزیک کاتا بۆی باز لە ڕێوشوێنیکردنەوەی باڵێۆزخانەی سعودیە بکەین ئەلبەت باڵێۆزخانەی سعودیە بەهۆی لاوازی پاراستنی ئاسایشی باڵێۆزخانەکەەوە لە 2016 سووتێنرا پێشینی ماسی خێرا بەڵێ کاگ یاسینێکی لە پرسیارەکانی ترمەوەی محەممەد بن سەلمان لە عەرەبستانی سعودیە وا دادەنرێت کە دا ڕێژەری ئەم نەخشەیە و ئەم هەنگاوەی ناوە بۆ ئاساییکردنەوەی و پەیوەندیانە لەگەڵ ئێراندا ئەمە وەها لێک دەدرێتەوە کە محەممەد بن سەلمان شازادەی جێنشین لە عەرەبستانی سعودیە زیاتر هەنگاوەکەی بە ئاڕاستەی ڕۆژهەڵات هەیە نەک وەکو هاوپەیمانێکی وڵاتی ڕۆژاوا هەنگاوی نابێت ئەم هەنگاوە بە استراتیژی ناودێر دەکرێت بەڵام پرسیارەکە لەوەدا چەند کاریگەری دەبێ بەسەر ئایندەی سیاسی محەممەد بن سەلمانەوە و هەروەها بەسەر ئایندەی عەرەبستانی سعودیەشەوە
شتێکە زۆر گرنگە کاک بڵێن ئەوەی کراوە شتێکی زۆر گەورە نییە بەو جۆرێکە بڵێ عەرەبستانی سعودیە پشتی کردوێتە ڕۆژ ئاوا و ڕۆی کردوێتە چین یا ئێران یا ڕۆژ هەڵات لە 2016 پێش 2016 لە ساڵ 1970 کە شۆڕشی ئیسلامی لە ئێران بەرپا بوو ئەوەی کە پێیاڵێن هەتا وەکو 2016 سعودی و ئێران لە گرژیا بوون و تونترین بەریەکەوتنی میدیایی و سیاسی و مەزهبی و ئایدۆلۆژیان هەبووە و پەیوەندیشیان هەبوو ئێمە بیرمان نەچێت فترەیەک لە فترەکان ڕەفسەنجانی چووە ڕیاض چووە سعودیە خاتەمی سەردانی سعودیەکی لە سەردەمی ئەحمەدی نەژادان نزیک بوونەوە هەبوو کمیدار هەبوو ئەمانە هیچیان نەبوونەوەی ئەوەی کە ئێران سعودی ئاش بنەوە و کێشە لە نێوانیانە نەمێنێ ئەو کاتە سعودیەکان بەهێزترین و تۆکمەترین پەیوەندیان لەگەڵ ئەمریکا هەبوو و هاوپەیمانی ڕاستەخۆی ئەمریکا بوون ئێستا یانی ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ئیبراهیم ڕەیسیش بچێتە ڕیاض هێشتا ناکاتە ئەو کاتەی کە ڕەفسەنجانی چووە ڕیاض و لە چووە مەکە و مەدینە و ینی میوانی سعودیان بۆ باشترین پەیوەندیشان لەگەڵ ئەمریکیەکانە بوو بۆیە موبالەغەیەک زۆرێک لە زیادەڕۆیی هەیە لەوەی کە پێت وایە خەڵکێک پیان وایە ئەم ڕێکەوتنە پشتکردنی سعودیە لە ڕۆژ ئاوا و لە ئەمریکا و ڕووکردنە ڕۆژ هەڵات. بەڵێ کاک یاسین زۆر سپاس دەکەم بۆ تێبینی سەرنجەکانت. زۆر سپاس. لە دادگەهێکە مۆسکۆیە ڕۆژە دوشەمێ دادگەهکردنا کەسایەتیە ئۆپۆزیسیۆنیا رووسی ڤلادیمیر کارامۆرسا دەست پێ کرد کە دی نیسانە بۆریدا بە تاوانە بەڵاوکردنا ئاگاهیên derê û lê dor leşkerê Rûsî hat zîndankirin. Vladimir Karamorsa bi xwe derket pêşberî dadgehê lê dadgeh bi awayekî girtî bi rê veçû. Parêzerê wî Vadim Prokhorov piştî daniştinê daxuyanî da rojnamavanan û diyar kir ku doz bê şert û mercê siyasî ye. Prokhorov got bi mixabiniyeke mezin guman nîne kadê cezayê dawîn çawa. Vladimir Karamorsa rastî 25 sal zîndana çaksazî ya rejîma hişk tê. Karamorsa bi bihaneya ku derbarê leşkerên Rûsyayê de agahiyên dere û belavkirine hat girtin piştî axaftineka 15 adarê ku wî ji encûmena nûnerana Arizonayê ra pêşkeş kir û têde tiştê ku Moskw wekû operasyona leşkerî ya taybet li Ukraynayê binav dike şermezar kir. کۆمیسیۆنی فێدراڵی بازرگانی لە ئەمریکا دەڵێ لە ساڵی پاردا هاوڵاتیان زیانی 8 ملیار و 800 میلیۆن دۆلاریان لێکەوتووە بەهۆی دەستبڕینەوە. ئەو دەستبڕینانە چۆن کراون؟ وەڵامی ئەم پرسیارە لەم راپۆرتەدایە. ڕێکخار هەردەم جاوێوانی بەربەڵاوترین خاپاندن و نوگەت هێنەگرن دەستپێکە ئەفساڵەدا هونڤێندا نیشتیمانیا بکەران راپۆرتە خۆ لەسەر 10 خاپاندنên سەرەکی بەڵاو کرد. هین ji xapandinên herî berbelav tiştên wekû firotina li ser enternetê ne. Bi vê riyê xapêner dê tiştên giranbuha, elektronîk, modêl û derman bi buhayên pir kêm û dakişandî deynin û hewl bidin ku hûn klîk bikin da ku zanyariyên te wergirin yan jî pereyên te ji te Xapandineka diya berbelav dema ku kesek xub kesekî dî de te naskirin. Di vê cura xapandinê de sextekar dê xwe bigihîne we û bêje ku ew bi saziyeka hikûmetê re ye, polîse yan her tiştekî dine. Ew iddia dike ku ew doktore yan parêzer e ku nûneretiya endamekî malbatê dike ku di astengiyê de ye. Êk ji xapandinên ku her zêde dibin cryptocurrency diravê kripto ye. Xuya dike ku rojane mirov hene ku hewl didin تهام بدن کو پرام بشینه وان دراوین کریپتوین آنلاین کو سخته نه. لی دیار بو کو هون دراوین خواج سخته کاره کی را دشینن و هون تجاری نکارن پرین خو وگرینن. سختکار حوال دادن که مفاجد دمین بهم ودانان هر وسط دمین نخوشین و که کارساتن سروشتی ور بگیرن. ام بلز خاپینران دبینن که تشتین و که خاپاندن خیرخوازیه دکن آنجی بلکی ادعا دکن که او کسنن که دیک جوان کارساتان ده گلک پره وندا کرنه لیجبو و گراندن وان پریان حوجه آلیکاریا وانه و تی بشکی جوان پریان ورگری. شارزاده بیجن ام همی رنگ راستی اوان خاپاندنان بهین و اگر ام هزر بگین ام چند زیرگین دو راپورتا ملی سعدان هاتین مای دنگ امریکا. کارکرین هاورچینê roja dişemê li Kalîforniyayê hewra alîkariyê dan piştî hilweşîna bendavekê ku bi hezaran neçarkirin ji malên xwe derkevin di demekê da ku bi hozeke dina mezin çaverê ye û metirsiya lehiyê zêde heye.
خانی و وسایت دبن آوه دامان دماکو چمه پهارو شواینه به سر بنداوا هلوشای دا تقیا و تیمن هاورچونه دری به دری لیدان دا که رونشتوانین رازایی شیار بکن. جه زیدتری 10,000 کسان را لنافچه هات گوتن که مالن خواه بترکینن جبر چمه پهارو و چمه سالیناسیه نزیک که تی پیش بینی کرن در روجین پیش دا او جیبه به صدما لحیان. بله بینرن هجال لور کورد کنکشن به داویته تا جارکدن هر شاد و بختور بن. هلو خوشیا جت عبلی